کاتێک گوێبیستی هەڵبوونی PlayStation 1 دەبم هەست بە دەستپێکێکی دروستبوونی جیهانی گەیم دەکەم. کاتێک گوێبیستی هەڵبوونی PlayStation 2 دەبم هەستم بە نەوەیەکی نوێی یاریکردن کرد، هەست بە نۆستاڵژەیەک دەکەم تەمەنێکی زۆرم لەناو یاری بەسەر بردوێ. بیری ئەو یاریانە دەکەم چرکە ساتی لە ژیانمدا وەکو یادگاریەکی نەمردوو بۆ هەڵگرتبم. کاتێک گوێبیستی هەڵبوونی PlayStation 3 دەبم کۆنسۆڵێکی گران بەهام دێتەوە بەرچاو بە یاری نایابی فێرست پارتی توانی قەرەبووی نرخەکەی بکاتەوە. کاتێک گوێبیستی هەڵبوونی PlayStation 4 دەبم دەزانم چەندە بەربڵاوە و ستانداردی 100 ملیۆن گەیمەرە لە جیهان. هەست بە نامۆیی ناکەم گەرمنە و کۆنسۆڵم زیاد لە پێویست خۆش بووە. ئێستاش کە گوێبیستی هەڵبوونی PlayStation 5 دەبم هەست بە نەوەیەکی تازەی یاریکردن دەکەم. هەست دەکەم کۆمپیوتەرێکی یاریکردنی زۆر پێشکەوتم لە ژێر دەستە دەتوانێت 4K تا 120 فریم و توانای پەخشی 8K 60 فریمی هەیە. لە چرکەی یەکەمەوە ئەو کۆنسۆڵم خۆشویست. ژیرتان لەگەڵا بەخێر بێن بۆ ریڤیو من بۆ کۆنسۆڵی PlayStation 5 کاتەکەم سەبسکرایب بکەن وڵایکی ڤیدیۆ لەبیر نەکە. سۆنی دووبارە بە وێنەیەکی نوێ هەمان ئەزمونە نایابەکەی PlayStation 4 بە گەیمەران دەداتەوە بە تایبەتمەندی و مواصفاتی یەکجار بەرزتر. لۆدتایمی یاریەکان خراپی فریم ڕێیت دابەزینی فریم ڕێیت لۆدبوونی تێکسچەر خاوبوونەوەی CPU لە شوێنی قەرەباڵغ چەندان کێشەی گەوری PlayStation 4 زۆر بە سادەیی دەمەوێت پێتان بڵێمکەوە ئەو کێشانە لەسەر PlayStation 5 بوونی نییە. بێگومان ئەو کۆنسۆڵە نوێ و جارە یاری تایبەتی زۆر کەمە. ڕاستێکی تەنیا دوو یاری هەیە تا ئێستا بە تایبەتی بۆ PlayStation 5 بەردەست بن. Demon's Souls کە هێشتا تاقیم نەکردیتەوە و یاری Bugsnax کە ستایلی من نییە. تەنیا ئەو دوو یاریە بۆ PlayStation 5 وەکو یاری تایبەتی ئەو کۆنسۆڵە بەردەستن. بەڵام یارێکی وەکو Spider-Man Miles Morales سوودێکی یەکجار گەورە لە تواناکانی PlayStation 5 وەردەگرێت. یاریەکە بە مۆدی گرافیک یان پرفۆرمانس دەتوانێت یاری پێ بکەیت. لە گرافیک یاریەکە 4K 30 فرێمە بەڵام ڕێی تریسینگی هەیە کە بریتە لە وێنەدانەوەی ڕاستەقینە لە کاتی ڕاستەوخۆ بۆ پەنجەرەکان شوشەکان تەنانەت شەقامەکانیش و تەنانەت زلوبەرجی سپایدەرمان و وێنەدانەوە دروست دەکات. هەرچەندە گرافیکەکە یەکجار جوانە بەڵام بەقەت فریم ڕێیتی 60 فرێمی 4K ناوەزە نییە بەلامەوە. بۆیە من بە مۆدی پرفۆرمانس هەموو کاتێک یاری دەکەم. فریمی سپایدەرمان بە شەقامەکانی نیوەڕە لە 60 فرێمی 4K بەبەردەوامی بێ ئەوەی یەکدانە فریم ڕێیت دابەزێ بێ ئەوەی پارکەکانی PlayStation 5 بەکار بکەوی و هاوار بکە خەونێکە بۆ من بۆ ڕاستی. جگە لە یاریە نوێیەکان PlayStation 5 پشتگیری 99 لە سەدی تەواوی یاریەکانی PlayStation 4 دەکات و من لە ماوەی هەفتەیەک ڕابردوو زۆرترین یاری PlayStation 4م لەسەر PlayStation 5 تاقی کردیتەوە. یاری God of War 2018 بە مۆدی پرفۆرمانس بە کواڵەتی 4K 60 فریم خەونێکە بۆتە ڕاستی. جگە لە فریم ڕێیت تێکسچەر و پارتیکڵ و تەورەکەی کرێتۆس یان شمشێرەکەی کڕەکەی زۆر بە نایابتر دەبینرێت. بە مۆدی گرافیک یاریەکە هەرسی فرێمە بەڵام کواڵێت یەکجار نایابە وەگەوە وایە سەیری فیلمێکی 4K HDR دەکەی پێشوەختە ڕێندەری تاو کرابێ. یاری Battlefield 1م تاقی کردەوە. گەورەترین پێشکەوتن لەو یاریە جگە لە فریم ڕێیت کە هەرگیز یەک فرێمیش نایەتە خوار دووربینیە. لە دوورەوە باڵەخانەکان ڕۆنتر دیارن دەگەڕێتەوە سەر هێزی پرۆسەسی PlayStation 5 کە لە کاتی ڕاستەوخۆ دەتوانێت زۆرترین داتە لێکاتدا مامەڵە بکە. لە یاریەکی وەکو Battlefield 5 جگە لە گرافیکە وردەکارێکی کواڵەتی بەرزترن نەرمی یاریەکە لەسەر PlayStation 4 هەموو کاتێک جێگەی سەرنج بووە بەڵام لەسەر PlayStation 5 ڕەنگەکان زۆر جوانتر پڕڕنگترن و سەرنجڕاکێشترن. سپایدەرمانی 2018 بۆ PlayStation 5 ریماستەر کراوەتەوە. جیاوازیەکان یەکجار زۆرن. ڕەنگ لەم یاریەوە بە دیار دەکەوێت سیستەمی HDR PlayStation 5 چەندە پێشکەوتووە و لەو یاریە تێرافلۆپە بەرزەکەی کۆنسۆڵەکە لە ئاکشن دەبینین کە زیاتر لە 10 تێرافلۆپ بتوانێت چی پەخش بکە و من تەنیا هیوا دەخوازم کەوا دەبێت 12 تێرافلۆپی Xbox Series X دەبێت چی پەخش بکە. جیاوازێکی گەورەی نییە لەگەڵ کواڵەتی یاریەکە لەسەر پیسێکی گرانبەها کە بیریش دەکەیتەوە نرخی PlayStation 5 تەنیا $500 کەچی کواڵەتی پیسێکی $100,000 هەیە. بە تاقیکردنەوەی یاریەکی وەکو FIFA 20 کە بەردەوام لە هەندێک کات دروپی فریم ڕێیت تووشم دەبوو لەسەر PlayStation 4 Pro یەکەم بەهۆی ئینجینی Frostbite-ەوە کە بەردەوام پێویستی بە وزەیەکی زۆری پرۆسەسە بەڵام پرۆسەسەری AMD Zen 2 PlayStation 5 کە هێزی 3.5 GHz هەیە بەردەوام دەتوانێت کلۆکەکەی بەرز و نزم بکات. یاری FIFA زۆر بەڕوونی بێلاک دەتوانێت یاری پێ بکەیت. لاجی هەڵی ئینتەرنێت بوونی دەبێت گەر هێڵەکەت خاو بێگومان. بە تاقیکردنەوەی GTA 5 هێزی پرۆسەس و GPU لێک کاتدا دەبینم کە یەک فریم ڕێیت دابەزین نییە. شارەکە لە دوورەوە جوانتر، تۆختر، ڕوونتر دیارە. یاریەکە هیچ شتێکی خۆی ناشارێتەوە تاوەکو فریم ڕێیت بە بەرزی بێڵێتەوە. PlayStation 5 بێ بنەتانە دەتوانێت ئەو یاریە بە 60 فریم لە هەر کاتێک لە کواڵەتی 4K
بەردەوام پەخش بکە. بەتاقیکردنەوە یاریی وەکو Call of Duty Modern Warfare ڕنگ بەلامەوە گۆڕانکاری بەسەر هاتووە. هەرچەندە یاریەکە لەسەر PlayStation 4 Pro-یەکەم بەنایابی کاری دەکرد پێشتر بەردەوام 60 فرێمی پێدەدام، بەڵام ڕنگ و HDR-ەکەی ئێستای جیاوازێکی گەورە دەبینم. بێگومان چەک و تەقەمەنیش هەستێکی زۆر جیاواز دەدا. Red Dead Redemption 2 هەر 30 فرێمە. ڕاستە لە ڤیدیۆ ڕابردووتم 60 فرێم، بەڵام هەڵا بووم دا لێبور دەکەم هێشتا هەر 30 فرێمە. چونکە ئەپدێتی نوێی بۆ نەهاتووە تاوەکو خۆی لەگەڵ PlayStation 5 بگونجێنێ. بەڵام جگە لە فرێم ڕێی دووری ناوچەکان زۆر ڕوونتر دیارن. تێکشەرەکانی جلوبەرجی ئارتەر خاکەکە تۆخترە، هەست بە ڕەنجی زیاتر دەکەیت. Ghost of Tsushima پێشتریش لەسەر PlayStation 4 زۆر بە خێرایی لۆد دەبوو، بەڵام ئێستا بە شێوەیە خێرەیە سپایدەرمان مایلز مۆراڵس بە کەمتر لە 2 چرکە لۆد دەبێت گەر بێت یاریەکە لەسەر SSD-ەکەی ئینستۆڵ بکەیت بێگومان نەک هارد درایڤ. Ghost ناوازەترە، ڕەنگەکەی جوانترە و ڕووناچی زۆر لە ڕاستی چووترە. یاریان Uncharted 4 تاقی کردەوە، پێشتری ژەو یاریە بە جوانی کاری دەکرد، بەڵام ئێستا بە نایابی کار دەکات. PlayStation 5 وەکو پاشا بێچێشە لۆدی دەکات، بەهێمنی کاری پێدەکات بێ ئەوەی یاریەکی وا فول ئاکشنی ببینێ. تاقیکردنەوە بۆ یاری Until Dawn کرد، تەنیا بۆ بینینی بەرزی تێکسچەر و گۆڕانکاری زۆریش نییە، چونکە هەمان یاریە بێ ئەپدەیت بەڵام گۆڕانکاری کراوە. ئێستا یاریەکە بە نایابتر کار دەکات. بۆ بینینی کاریگەری خوێن و پرۆسەسی بەردەوام یاری Mortal Kombat 11 تاقی کردەوە. کاریگەریەکان ڕوونتر دەبینم، فەیتاڵەتیەکان پڕ ڕەنگترن و مۆدێڵی کارکتەرەکانیش کواڵەتی وێنەیان زۆر بەرزترە. Detroit Become Human باشترین یاریە بۆ بینینی گۆڕانکاری دەموچاو. دەتوانم بڵێم ئێستا یاریەکە دوو هێندە جوانتر و تۆخترە، تێکسچەر نەرمترە، ڕووناچی لەسەر پێستی کارکتەرەکان جوانتر دەبینم. Witcher 3 بەردەوام کێشەی دابەزینی فرێم ڕێیتی هەبوو لەسەر کۆنسۆلی PlayStation 4 Pro-یەکەم. ئێستا PS5 وەکو پاڵەوان مامەڵێ لەگەڵ دەکات. یەکدانە کێشەی فرێم ڕێیتم نییە و یاریەکە زۆر بەڕاستی قەشەنگترە. Tomb Raiderم تاقی کردەوە، یەکجار نایابترە، دەنگ زۆر کاریگەرترە. Horizon Zero Dawn تاقی کردەوە کەوا بە بڕای من وەکو یاریشی نوێ دیارە سە PlayStation 5 ڕەنگ یەکجار گۆڕاوە. گەربێت و تەلەڤیزۆنەکەت 4K HDR بە بێگومان گۆڕانکاریەکان دەبینی، لەسەر تەلەڤیزۆنی 1080p گۆڕانکاریەکی وا نابینی. ئێستا بەهۆی HDR-ەکەی ڕوونترە، باشترە، بەگشتی یاریەکە قەشەنگترە. Assassin's Creed Origin و Odyssey تاقی کردەوە کە بەردەوام کێشەی لۆدیان هەبوو لەسەر PlayStation 4 Pro-یەکەم. لۆد تایمەکەی لەسەر PlayStation 4 Pro-یەکەم نزیکەی 2 خولەک بوو. ئێستا کە ئەپدێتیش نەکراوەتە ئۆپتیمایز نەکراوە، کەمتر لە 50 چرکە، واتە زیاتر لە 1 خولەک کەم کراوەتەوە لە لۆد تایم. Fast Travel پێشتر خولەکێک بوو، زیاتر بوو، ئێستا کەمتر لە 20 چرکە، کەواتە Fast Travel بەڕاستی Fast Travel. تەنانەت Fast Travel لەناو یاری سپایدەرمان مایلز مۆراڵس کەمترە لە 2 چرکە، کەمتر لە 1 چرکە زۆرکە. لە تاقیکردنەوە یاری Bloodborne شتێکم بۆ بەدیار کەوت بە زۆریشم بەدڵە، ئەویش مامەڵەکردن لەگەڵ ڕەنجی ڕەش چەندە نایابتر لەو ڕیاریە ڕەنجی ڕەش نیشان دەدرێت کە پێشتر ڕەنگێکی ڕساسێکی تۆغ بوو، بەڵام ئێستا ڕەش هەر ڕەشە. Days Gone گۆڕانکارێکی زۆری بەسەر هاتووە، جگەلەوەی کێشەی تەکنیکی نەماوە، بەڵام یاریەکە خێراتر یەکجار خێراتر لۆد دەبێت و مۆتۆڕەکە و کارکتەرەکەی سام زۆر ڕوونتر و پڕوەردەکاریتر نیشان دەدرێت. Dirt Rally 2 تاقی کردەوە، هەست بە چایەکانی ئۆتۆمبیلەکەم دەکرد لەسەر دەستگەکەی PlayStation 5. بێگومان یاری زۆر زیاترن تاقی کردەوە، بزانم زیاتر لە 135 یاریم هەیە، لەوانەیە 70 یاری تاقیکردنەوەم لەسەریان کردبین، بەڵام ئەو شتێ زیاتر سەرنج ڕاکێشام لە چاو ئەو هەموو هێز و پاوەر و گرافیک و CPU کە باسی دەکەم کۆنترۆلەرەکەیە. کۆنترۆلەری PlayStation 5 بەڕاستی هەست بە نەوەیەکی دیکەی یاریکردن دەکەیت. ئێستا کاتێکە R2 یاخود L2 دادەگری هەست بە هێزێک دەکەیتەوە بەردەوام پاڵ بە 50ەوە دەنێتەوە سەرەوە. وەروە L2ش هەمان شتە، هێزی بەرگری هەیە، هەست بە دەنگێکی باشتر دەکەی، هەست بە هەزیەکی نوێتر و ورتر و دەقیقتر دەکەی لە تەواوی کۆنترۆلەرەکە. تەنانەت ئەو تەچپادەی کە دایدەگری ئەوەش هەزەی هەیە و هەست بە هەزەکەی دەکەی، ڤایبرێشنەکەی دەکەی کە لێرە پێ دەوترێت هاپتیک فیدباک. وەڵایت بارەکەی دواوە نەماوە هەرگیز کە من عاشقی نەبوومە وڵایت بارە. ئێستا ڕووناچیەک هەیە کە ئەپی یاریەکان خوێن و تەندروستی دەگۆڕدرێت کە نایابە. ڕەنجی کۆنترۆلەرەکە ڕاستە سپیە، پیسبوونی ئاسانە، بەڵام تێکسچەرەکانی نیشانەکانی PlayStation-ە کە زۆر نایابە. بێمە سەر دیزایانی کۆنسۆڵەکە. کەسێک ئەو کۆنسۆڵە ببینێ بێگومان هەڵی پێناکە لەگەڵ هیچ شتێکی دیکە. من دیزاینەکەیم یەکجار بەدڵە. کەیبڵی HDMI-یەکەی 2.1 لەگەڵە کە بۆ یاریکردن بە 4K تا 120 فریم کار دەکەم و داولێبریجەکەم پێشترە هەڵام کرد بۆ لۆزان یاریە و پەخشی 8K تاوەکو 60 فریم سەپۆرت دەکات. بەڵام ئەو بۆ داهاتووە و ئەگەر بێت و تەلەڤیزۆنێکی 8K بکڕم یاخود لەوانەشە پێم نەکرێت تۆزێک گرانە. بۆکسەکەی سادەیە بەڵام زۆر ڕام لە شێوازی دانانی PlayStation-ەکەش نەبوو لەناو کۆنسۆڵەکە کە شتێکی هەرزان دەچێت لە چاو ئەنبۆکسی Xbox کە هەست دەکەی شتێکی گران بەهات کڕیوە. UA سیستەمی PlayStation 5 بێگومان زۆر لە PlayStation 4 بە بڕوای من جوانتر و سادەترە
بەڵام هەندێک کێشەم لەگەڵی هەیە. ئێستا فۆلدەر نییە بتوانم هەر 135 یاری خۆم جیا بکەمەوە بیخەمەنە فۆلدەری ئاسان و باسانی بیان بین مەسەر شاشە. تەنانەت لەسەر شاشەکە تەنیا 7 یاری نیشان دەدا بەپێی ئەوەی کەوا نوێترین یاری دیکەیتەوە لەو 7 یاریە دەڕوا 7 یاری دیکە دێن. ئەو یاریانی تازە بەکارم هێناوە بۆکردنەوە یاریشی دیکە دەبێت بچمەوە ناو لایبرەری لەوێ بیدۆزمەوە کە زۆر سادە و ئاسان نییە. بەڵام لەگەڵەوەش پلیستیشن ستۆرەکەم بەدڵەکە ئێستا دیزاینەکەی گۆڕاوە وەکو پێشتر نییە براوزەر بیبەسان خولەکێک لۆت بێ. ئێستا ڕاستەخۆ لە ناو سیستەمدانراوە یەکسەر لۆت دەبێ. دوگمەی ئەکسپلۆرەر بەلامەوە زیادەی و هیچ سوودێکی وای لەبوو من نییە. بەڵام جیاکردنەوەی شوێنی میدیا و گەیم بەلامەوە کارێکی نایابە تێکەڵ نەبێ. سێتینگەکەی بەگشتی زۆر سادەیە بەڵام بە سوودە. کورسی یاریەکان لە سێتینگەوە دەتوانانی هەڵبژێری دەتوانانی زۆر کردداری یەکجارەکی لێرەوە ئەنجامی بدەیت. گواستنەوەی پرۆگرس و یاریەکان لە پلیستیشن 4 بۆ پلیستیشن 5 هەرگیز و ئاسان نەکراوە. بێگومان دەتوانانی دیسکی پلیسوای لەسەر پلیستیشن 5 کاری پێ بکەیت. بەڵام کاتێک دیسک دەخیتە ناوی بۆ چەند چرکەیەک دەنگێکی زۆری دێت کە هەمان ئاستی دەنجی پلیستیشن 4ەکەمە. بەڵام لەبەرەوەی پلیستیشن 5 بەگشتی لە تاوی کاتێکە زۆر بێدەنگە هەستم پێی نەدەکرد. کاتەکە دیسک دەخێناوی بێگومان ڕاستەخۆ هەست پێ دەکەیت و دەنگ کەزەکە. وەرەخنێکی دیکەشم لە سۆنی SSD-کێک یەکجار کەمە 825 گیگابایت لە بۆ من هیچ نییە. کەمان سۆنی بێگومان من سەرجەم یاریەکانی خۆم ئینستۆڵی هارد درایڤێکی دەرەچی کردووە دەتوانم لەوێەوە یاریان پێ بکەم. بەڵام تاخیر لۆت دەبن لەسەر هاردی دەرەچی دەبێت لە سێتینگ موڤیان بکەمەوە سەر SSD-کەی پلی 5 تا بەکاریان بێنم تاکو سوود لە خێرایەکەی بینم. بەڵام لەسەر هاردەکەش کاری پێ بکەی پرفۆرمانس گرافی گۆڕانکاری بەسەردادێ تەنیا لۆ تایمەکەی خاو دەبێتەوە. خۆشبەختانە دەتوانم بڵێم لە داهاتوو SSD-کە دەتوانم بەرز بکەم. بەڵام جارێ یەکەم بەردەست نینە دووەمیشیان نرخیان زۆر گرانە کە لە بۆ 1 تێرابایت $220. بەڵام بە تێپەڕبوونی کات بێگومان نرخی دێتە خوارێکە منافەسە پەیدابی لە بازار. لە کۆتاییدا دەڵێم پلیستیشن 5ەکەم بەدڵە یاریەکان زۆر بەخێرایی لۆت دەبن. یاریەکان وا کار دەکەن کە دەبواە چەندین ساڵە واکاریان بکردبە. یاری نوێمان جارێک کەمە ڕاستە بەڵام تۆنێک یاری نوێ لە کارکردن لە 2021 پڕ دەبێت لە یاری ناوەزە. و یاریەکانی پلی 4 بە نایابتر زۆر نایابتر لێرە کار دەکەن و کۆنتترۆلەکە بەقەت کۆنسۆل نوێەکە گرینگە و هەستێکی نوێت پێدەدا. سیستەم و شێوازی یاری تەنانەت دەنجی پلیستیشن 5 میوزیکەکەی هەموو شتێکی نوێ و هەست دەکەی شتێکی نوێت کڕیوە. بە بڕای من کڕینی پلیستیشن 5 لە نێوان $500 بۆ $650 تاوەکو $700 شایانی کڕینە. ئێستا ئەگەر بەنیازی بیکڕین گەرنا چاوەڕێکە تاکو دەبێتە $500 و بە بڕای من پێویستیشە بیکڕی ئەگەر هەست دەکەی بە 6 فریم یاری تایبەتی سۆنی تاقیب بکەیتەوە. PlayStation 5 بۆ من بۆ بەشێک لێ ئێوە بۆ زۆرینەی گەیمەرانی جیهانیش خەونێکە بۆ ڕاستی. خۆشەویستانم هیوادارم سووتان لەو ڕیڤیو وەرگرتبی هەوڵم داوە زۆرترین یاری تاقیبکەمەوە تاوەکو ڕیڤیوکی باشتان بۆ دروست بکەم و ئەو ڤیدیۆیاش یەک دەبێت لە باشترین ڤیدیۆکانە. بەڵام بێگومانم لەوەی ڤیدیۆکی زۆر کەمی دەبێت لەزە ڤیدیۆکانی دیکەم. بەڵام هەر حەزم کرد ڕیڤیوتان بۆ بکەم تاوەکو ئەو هەستەی لە ناو یاریەکانی PlayStation 5 بەسەر مرد تاوەکو ئێوەی خۆشەویست ئاگدار بن. زۆر هاوڕێشەی دڵنجی لەو Xboxت بەرز نەکەی شتێ خوددو باسی Xbox ناکەی هاوڕێیان وەکو پێتان نەمود من کاتێک کە پارە بەشتێک دەدەم ئینجا باسی دەکەم ناتوانم سەر بەخۆ بەناوکەوم. من ڤیدیۆ لەسەر Xbox زۆر دروست کردی وەکو زانیاری گشتی. بەڵام ئەوەی بۆچوونی خۆم لەسەر بڕم ناتوانم بۆچوونی خۆم لەسەر Xbox دەربڕم لەبەرەوەی نەمکڕیە و نەمدیتیە و دەستم لێ نەداهێشتا. بێگومان ئەیشم بێتە دەستی باسی دەکەن بۆ ئەوەی خۆشەویست. تا ڤیدیۆیەکی داهاتوو تکا دەکەم لایک ڤیدیۆ لەبیر نەکەن سەبسکرایب چەنەڵەکەم گەر نەکردیە خواتان لەگەڵ.